سڵاو هاوڕێیان ئەو کاتتان باش هیوادارم زۆر باش بن. ئەمڕۆ مۆدێڵێکی نوێی ژیری دەستکردان پێ ئەناسێنم کە لەلایەن گۆگڵەوە دروستکراوە بە ناوی AI Studio Google کە یەکێکە لەو چاتبۆتانە بۆ زمانی کوردی زۆر باشە بە تایبەت لە نووسینی دەق لە کارکردن لەسەر وێنە و دەنگ. با بەیەکەوە سەیری بکەین و بەکاری بێنین. بەڕێزان هەر ئەو براوسەری کە ئێمە بەکاری دێنین چێ گۆگل کرۆم بە یاخود فایرفۆکس یان سەفاری کە هەمانە لە ناو موبایل ئەەکەینەوە لێرانە ئەنووسین AI Studio کە نووسیمان AI Studio یەکەمین لینک کە ئەمانداتە ئەیکەینەوە پاشان بنمونە ئێمە ئەمانەوێ وێنەیەک دەقەکەی ئەکسترا بێنینە دەرەوە وێنەیەک هەڵەبژێن بنمونە ئەمە دەستنووسێکە ئەمەوێ ئەم دەستنووسە بیکەمە تێکس extract ئەمە دائگرم چاوەڕێکەین تاکو دەقەکەم لە بۆ ئەکستراکتەکە ئەوە بەو شێوەی دەقەکەی لە بۆ ئەکستراکت کردم دواتر من ئەمەوێ ئەتوانم ئەو دەقەی کۆپیکەم لە هەر شوێنێکە ئەمەوێ پێستیکەم واتوانم بە کۆمپیوتەریش بەکاری بێن و ڕاستەخۆبی بەمە ناو کۆردەوە یاخود ئێمە وێنەیەکمان هەیە ئەتوانین ڕسمی بگرین و بامان شێوە ئەپلۆدیکەین بەم ڕێگایە دەقەکەمان بۆ دێنێتە دەرەوە بە هیوای سوود.